میوانێکی من جی لەسەر vê mijarê hêdê zêdetir ji wî bipirsim bûçî ev serdana ew qas giring û mêjûyiye dikare çi biguhera bi taybetî lê serwan kêşeyên di navbera Enqere û Bexdayê heyn her wiha baştirkirina peywendiyan di navbera Hewlêr û Enqereyê. Ji hêjaya Hesan Oktay serokê navenda Kafkasan bû lêkolînên stratejîk ji Enqereyê dipirsim. Hêjaya Oktay gelek bi xêratiya Kurdistan 24 spas bûye derfetê. پاشی 13 سالان اردوغان وەکە سەرکومار هاتی عێراقی و پشرا بێوارەی دهێتە هەرێما کوردستانی بۆچی ئەف سەردانە ئەو قاس گرنگ و مێژووی دهێتە نرخاندن ئەو قاس ئامادەکاری ئەو قاس شان دەکە مەزن و هەندە وەزیر پێرە. بڵێ دوای 13 ساڵ ئەردوغان وەک سەرۆک کۆمار سەردانی عێراق دەکات پێشتریش وەک سەرۆک وەزیران سەردانی عێراقی کردبوو بێگومان وەک دەزانرێ عێراق و تورکیا جراوسێن بە تایبەتی دوای ڕووداوەکانی سووریا پەیوەندیەکانی عێراق و تورکیا گرنگێکی دیکەی بەخۆ بینیوە لە چەند ڕۆژی ڕابردوو خۆتان دەزانن سەرۆک کۆمار هاوکات وەزیری بەرگری و وەزیری دەرەوە و سەرۆکی دەزگای هەواڵگری هەموو ئەوانە سەردانی عێراقیان کردبوو تایبەتمەندی ئەم سەردانانە ئەوە بوو سەرەتا دەچوونە بەغدا و دواتر سەردانی هەولێریان دەکرد هاوکات بەردەوام بوون و ئێستاش بە هەمان شێوە بەڕێز سەرۆک کۆمار سەرەتا سەردانی بەغدا دەکات و دواتر سەردانی هەولێر دەکات ئەم بابەتە پێمان دەڵێت کەوا پەیوەندیەکانی عێراق و تورکیا ئێستا لە ئاستێکی باش دایە و گرنگە وا دەگوترێت زیاتر لە 20 دۆسیە هەن بۆ ئەوەی واژووی لەسەر بکرێت هاوکات لەبارەی بنەما سەرەتاییەکان ئەوانی بنەمایەکانی تایبەت بە ئۆپراسیۆنەکان کە بە هاوبەشی دەکرێت لەگەڵ عێراق و لەگەڵ بەغدا و هەولێر بۆیە کاتێک هەمووی کۆ دەکەینەوە بۆمان ئەوە دەدەخرێتکەوە گرنگی سەردانێکی زۆر گرنگە. باشە هێژەیە ئۆکتایی دەبێژن ئەردوغان هاتیە عێراقی تەنێ بستینیتن ئایا تورکیا چ هەیە بێ عێراقی بدەتن بە تایبەت دەبێ سەردانێدا؟ بەڵێ پەیوەندی دراوسێ تەنیا وەرگرتن یاخود پێدان نییە ئەمە پێویستی بەوەیە کە قەبارەی بازرگانی دوولایەنە زیاد بکرێت هاوکات ئاماژە بە سەقامگیری بدێت خۆتان دەزان لە هەفتی ساڵی ڕابردووەوە ئێستا گرجیەکان زیاتر بووە واتە کاردانەوەی گرجیەکان زیاتر بوون بەسەر ناوچەکە جگەلەوە چەند ڕۆژێک بە لە ئێستا تەقینەوەیەکی گەورە لە بارگای حەشی شعبی ڕوودا بوو هاوکات ئێران هێرشی کرد بۆ سەر ئیسرائیل و ئیسرائیلش بەمان شێوە ڕووداوێکی وەها بوو جگەلەوە پەیوەندیەکانی عێراق لەگەڵ وڵاتانی دەوروبەر کەوتوتە کێشەوە چونکە عێراق ئێستا ڕوبەڕووی کاریگەری ئەم شەڕە بووەتەوە بۆیە تورکیا ئێستا پێویستی بە عێراق و عێراقیش بە هەمان شێوە پێویستی بە تورکیایە. باشە بەتایبەتی ئەو ڕێکەفتنە ئەمنیە استراتیژیک یا دناوبەرە بەغدا و ئەنقەرە دەهێتە واژووکردن و بەحسا ئەوەی ڕێکا بوژانەوەی ئەوە استراتیژیک یاکو بەندەرێ فاو بە تورکیا بەر بە وڵاتین ئەفریقی و ئەوروپای ڤەتبەت ممکنە ژعالیەکی ئیران ژعالیەکێدن رووسیا ژعالیەکێدن ئەمریکا ڕێکێ بدەنە دروستکردنا vêrê ئەگەر هاتو ئەرێکردن دێ مفایەوێ ji bo عێراق هەرێما کوردستانی و تورکیا چ بیت؟ بەڵێ ئەم بابەتە بەڵێ ڕێگەی گەشە پێدان ئەو ڕێگایەیە کەوا دەبێتە هۆی ئەوەی کەندا و بەنداوی فاو بە ئەوروپا دەبەسترێتەوە لە ڕێگەی ئەو بەندەرانەی کەوا ئێستا لە بەسرە هەیە لە ڕێگای ئاسنین و ڕێگای ئاساییەوە ڕەوانەی تورکیا دەکرێت و دواتر بەرە و جیهان هەناردە دەکرێت هاوکات ڕێگایەکی دیکەش هەیە بێگومان ئێستا باز لە ڕێگەیەکی ئالتەرناتیڤ دەکرێت ئەویش لە ڕێگەی ئێران و ئەرمینیاوە بەڕێوە دەچێت هەموو ڕێگاکان لە ڕووی ئابووریەوە هەڵسەنگاندنی بۆ دەکرێت دواتر بڕیار لەسەر ئەوە دەدرێتکەوە کامەیان تێچۆکەی کەم ئەو پرۆژەیە جێبەجێ دەکرێت لە ئەنجامدا عێراق ئێستا بوونی ڕێگەیەکی وەها لە عێراق ئەمە دەبێتە هۆی ئەوەی بەرەو پێشبردننی سەقامگیری و ئەمن و ئاسایش لە عێراق. هێژەیە ئۆکتایی جانەبێ هاتزانیت بێ ێڤارەیە سەرکۆمەرەی تورکیا ڕەجەب تایب ئەردوغان دەهێتە هەولێرە پایتەختجی دیگەل سەرۆک بارزانانی و سەرکردایەتیە سیاسی هەرێما کوردستانی هەمان مژاران گفتوگو دکاتن برایاتە دەوێ قۆناغێدا تورکیا دکاریتن چ ڕۆڵێکی بگێڕیتن ji bo pêşdebirina aborî û seqamgiriya emnî lê herêma Kurdistanê
و هەرێما کوردستانی هەمبەردا دشێت چ بەرسبەکە بیت. بەڵێ پێشەچی تورکیا هەر لە یەکەم ڕۆژەوە دانی بە هەرێمی کوردستان داوە هاوکات پەیوەندیەکی هەمە جۆری هەیە لەگەڵ هەرێمی کوردستان بۆیە سەردانەکەی ڕەجەب تایب ئەردۆغان بۆ هەرێمی کوردستان ئاماژەیەکە بۆ مانەوەی زیاتر و هاوکات پاڵپشتیەکانی تورکیا بۆ هەرێمی کوردستان. جگە لەمە تورکیا دەیەوێت کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدا چارەسەر بکات. هاوکات دەیەوێت پەیوەندیەکی هاوبەشی هەبێ و ڕێکەوتنامەی هاوبەش هەبێت کە بەغداش داخلی ئەم ڕێکەوتنانە بێ. بۆیە تورکیا دەیەوێت کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکرێت. لەو سۆنگێشە ئەم سێ کوچکەیەواتە ئەنقەرە و هەولێر و بەغدا بتوانن پێکەوە لە دژی تیرۆر بوەستنەوە. ئەم پرسە دەبێتە هۆی سەقامگیری و گەشەپێدانێکی گەورە لە عێراق. هێژای حەسەن ئۆکتای سەرۆکی نەڤەندا کافکاسان بۆ لێکولینی استراتیجیک ژە ئەنقەرەی گەلەک سپاس هێژای ئۆکتای.